سەبارەت بە ئەوەی کە بە کورد وەکو هەرێمی کوردستان کە ئێستا مەترسی دروست کردووە ئەوەی کە هەیە دەڵێت تا ئێستا نزیکەی 36 بنکەی سەربازی تورکیا لە هەرێمی کوردستان هەیە و دەشەوێ ناوچەکانی زاب، ئاڤاشین و مەتینا ئەو سنوورەش کە ناوچەیەکی زۆر گرنگ و استراتیژین بەنسبەت ئەمنیەتی نەتەوەی هەرێمی کوردستان ئەو شوێنانە داگیر بکە. ئەگەر بێت و تورکیا ئەو ناوچانە داگیر بکە بە ئاسانی بەیانی دەتوانێت پەلاماری قەندیل و هەموو ناوچەکانی کەش بدات. ئەم سیناریۆی بۆ بچێتە سەر بەڕاستی هەرێمی کوردستان وەکو قوبروسی لێ دێت، چونکە تورکیا یەکێک لە تایبەتمەندەکانی سوپای تورکیا سیاسەتی دەرەوەی تورکیا ئەوەیە لە هەر شوێنێ بنکە و بارەگا دانێ بە زەحمەت لەو ئەو ناوچەیە چۆڵ دەکا و بە درێژایی مێژوو لەو شوێنانەدا دەمێنێتەوە ئەوەش مەترسی دروست دەکات بۆ سەر ئایندەی سیاسی هەرێمی کوردستان. ئەوەی کە باز دەکرێت بابەتی سربەخۆیی بوون بە دەوڵات کۆمەڵی بابەتی تر هەرگیز تورکیا ئەگەر دەستی بگا بەو ناوچانە ناڵێ هەرێمی کوردستان بۆ تاکەیەک ڕۆژیش وەکو بۆ خۆیان دێڵن ببێت بە دەوڵات. ئەوەی تورکیا دەیکات لە ئێستا سوکایەتیکردنە بە خاکی هەرێمی کوردستان و بە سەروەری عێراق. هەرێمی کوردستان بە قەناعەتی خۆم ئەوەی کە شارەزایم هەبێ لێک ڕێگەوە دەتوانێت سنوورێک بۆ دەستدرێژەکانی تورکیا دابنێ ئەگەر بیەوێ دەسەڵاتی کوردی بەداخەوە کە ئێستا خۆی دێ پێشڕەوایەتی لەشکرکێشەکانی تورکیا دەکات لە ڕێی دەوڵەتی عێراقەوە لە ڕێگەی حکومەتی ئیتحادیەوە لە ڕێگەی پەرلەمانی عێراقیەوە سکاڵا لە نەتەوەیە گرتوەکان تەزیل بکە و شکایەت بکە لەسەر ئەو دەستدرێژیانەی دەوڵەتی تورکیا، چونکە بەپێی قانونی دەولی بێ و بەپێی میساقی نەتەوەیە گرتوەکان بێ هیچ دەوڵەتێک بۆی نییە سنووری دەوڵەتێکی تر بە هەر بیانوێک بێ ببەزێنێت. خۆی پارتی دیموکراتی کوردستان هێزێکە لە پێناومانەوەی خۆی ئامادەیە کە هەموو سەروەریەکانی نیشتیمان بخاتە ژێرپێی داگیرکەرانەوە، ئامادەیە کە هەرچی خراپە بەسەر ئەو وڵاتەی بێنێت تەنیا خۆی بمێنێتەوە. بێگومان ئەو کردارانەی کە پارتی دەیکا دەستگیرۆی و پەلکێشی هێزی داگیرکەر دەکات بۆ ناوخاکی هەرێمی کوردستان، ئەمە بێگومان بە خیانەتێکی گەورەی نیشتیمانی هەژمار دەکرێت لەبەرەوەی هیچ هێزێک نییە لە دنیادا هێزێکی نیشتیمانی بێ و بەڵام دەستی داگیرکەر بگرێت بۆ ناوخاکی وڵاتەکەی، هێزێکی خۆی بە هێزێکی نیشتیمانی بزانێ و ڕۆژانە تانک و دەبابەی دوژمن خاکی داگیر بکە، دارستانی پسووتێنێ، ڕەزوباخی پسووتێنێ، هاوڵاتی شەهید بکە، خەڵکی گوندنشینی دەربەدەرکە. بۆیە ئەو کردارانە جگە لە خیانەتێک شتێکی دیکەی لێ ناخوێنرێتەوە بەداخەوە کە ئەمە ڕەنگە لە داهاتوو دەرەنجامی مەترسیدارتری هەبێ، ڕەنگە زیانی گەورە با بڵین بە سەروەری هەرێمی کوردستان بگێنێ، بە خەڵک و خاک و نیشتیمان و تەواوی ینی جونگەکانی ئەو کۆمەلگا بگێنێ. بۆیە بە شێوەیەکی گشتی ئەو هێرشانی کە ئێستا تورکیا دەیکات لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ سەر خاکی کوردستان بە بیانووی گەریلاکانی پەکەکە بەڕاستی مەترسیدارە، پێویستە پارتی ستۆپ بەو کارە نانیشتیمانیانە بکە.